بازرگانیکردن بە مرۆڤ تاوانێکی نامۆ نییە. دەکرێت لە قاوەخانەیەکی نزیکت لە ماڵی دراوسێکت یان لەسەر ئینترنێت ڕووبدات. مەزەندە دەکرێت زیاتر لە 221,000 کەس لە عێراق قوربانی بازرگانیکردن بە مرۆڤ بن لە کۆیلایەتی سەردەم ژیان بەسەربەر. ئەی باشە چۆن بزانین بازرگانیکردن بە کەسێکەوە دەکرێت؟ نیشانەکانی چین و چۆن هاوکاری بەدەستبێنین؟ پاراستنی کۆمەلگا ئەرچی هەموو تاکێکە. بازرگانیکردن بە مرۆڤ واتە بەدقۆستنەوە یاخود ئیستیغلالی کەسێک بۆ بەدەستهێنانی قازانج لە ڕێگای کاری زۆرم لێ یان سێکس یان هاوسەرگیری یان سوال پێکردن یان بردننی ئۆرگانی دەستەی مرۆڤ. بازرگانان باری هەژاری و ئاوارەیی یان خەونی ژانێکی باشتر دەقۆزنەوە، بەڵێنی هەلی کار و خوێندن یان خۆشەویستی بۆ کەسانە دەدەن تەنها بۆ هەڵخەڵەتاندنیان و توندتیژیکردن پێیانەوە و خستنیان بۆ ژێرباری قەرزەوە. دەکرێت هەموو کەس بە ئامانج بگیرێت، بەڵام ژنان و منداڵان و کۆچبەران و ئەوانەی پاڵپشتێکی بەهێزیان نییە لە ژێر مەترسیەکی گەورەتردان. ڕێکخراو ناحکومەکان ڕۆڵێکی گرنگ دەگێڕن لە هاوکاریکردنی قوربانیانی بازرگانیکردن بە مرۆڤ و ئەوانەی لە ژێر مەترسیدان لە ڕێگەی پێشکەشکردنی کۆمەڵی خزمەتگوزاری. نمونەی ئەمانەش دەستنیشانکردنی کەیس، بەڕێوەبردنی کەیس، خزمەتگوزاری یاسایی، خزمەتگوزاری دەرونی کۆمەڵایەتی، هەروەها داکۆچکردن لە لای دەسەڵاتە پەیوەنددارەکان بۆ دڵنیابنەوە لە بەرزڕاگرتنی مافی قوربانیان. کوردستان وڵاتی مەبەست و سەرچاوە و ترانزیتە بۆ قوربانیان و ڕزگاربوانی بازرگانیکردن بە مرۆڤ. لە هەرێمی کوردستان باوترین جۆرەکانی بازرگانیکردن بە مرۆڤ بریتیە لە کارپێکردنی زۆرم لێ، کارگوزاری ماڵان و سوالکردن بە منداڵان. کارپێکردنی زۆرم لێ بە تایبەت ڕوبەڕووی کرێکارە بیانیەکان دەبنەوە کە لە بیناسازی یان کشتتوکاڵ یان لە ماڵان یان لە بزنسی بچووک کار دەکەن. ئەگەر کەسێک کاتژمێرێکی زۆر کاری کرد، ڕۆژی پشووی نەبوو، موچەیەکی کەم یان هەر موچەی پێ نەدرێت، نەتوانێت بەخواستی خۆی کارەکە جێبێڵێت یان بەڵگەنامەکانی گڵ درابێتەوە، ئەمە نەک تەنها نادادپەروەریە، بەڵکو دەکرێت بازرگانیکردن بە مرۆڤ بێت. بەدقۆستنەوەی سێکسی ئەگەری ڕوودانی هەیە لە هۆتێلەکان یان ماڵان یان بە ئۆنلاین لە ڕێگای کامێراوە. دەکرێت قوربانیان کۆنتڕۆڵ بکرێن، هەڕەشیان لێ بکرێت یان بە هەڵەدا ببرێن سەبارەت بە جۆری کارەکە. بەدقۆستنەوەی منداڵ وەک سوال پێکردن یان شت فرۆشتن لەسەر شەقامەکان لە ژێر چاودێری کەسێکی گەورە، ئەگەر دەستکەوتی منداڵ بۆ خۆی خەرج نەکرێت یان ئازاد نەبێت لە وازهێنان، کەواتە ئەمە تەنها کارپێکردنی منداڵ نییە، بەڵکو ئەگەری هەیە بازرگانیکردن بە مرۆڤ بێت. هاوسەرگیری منداڵ و هاوسەرگیری زۆرم لێ بە تایبەت سەبارەت بە نەوجەوانان یان بەبێ ڕەزامەندی کەسەکە هەندێک جار سنووری وڵاتانیش دەبەزێنێت. بازرگانی بە ئۆرگانەکانی لەشی مرۆڤ زۆر جار سنوور بەزێنە و بەنهێنیەکی زۆرەوە ئەنجام دەدرێت. هەواڵی لێ نادرێت و نادیارە، بەڵام ڕۆ زیاد بوون. لەگەڵ بەرەو پێشچوونی خێرایی تەکنۆلۆژیا بازرگانانی مرۆڤ بە ئۆنلاین کار دەکەن. زۆر جار تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردێنن بۆ هەڵخەڵەتاندنی قوربانیان بە بەڵێن و هەلی کاری ساختە. لەگەڵ ئەوەی هەمووان لە ژێر مەترسیدان ببن بە قوربانی بازرگانی، بەڵام هەندێک نیشانە هەن کە دەتوانیت تێبینی بکەیت بۆ ئەوەی بزانیت کەسەکە لە ژێر مەترسیە یان تووشی بەدمامەڵە و بەدقۆستنەوە بۆتەوە. ئەمانە هەندێک نیشانەی ئاگدارکەرەوەن: گڵدانەوەی موچە، پاسپۆرت، کارتی نیشینگا یان ناسنامەی کەسەکە بەبێ ڕەزامەندی، یاخود ترس و دڵەڕاوچێ یان برینداری یا شەکەتی لەسەر کەسەکە بەدی بکرێت، یان بەڵێنی موچەی بەرز کە باوەڕ پێ نەکراو بێت، و هەروەها شوێنی حەوانەوەی قەرباڵغ یان داخراو، یان منداڵ لەسەر شەقامەکان لە کاتێکدا دەوامی خوێندنگاکان کراوەیە، یان شەوان زۆر جار لە دۆخی ترسناک وەک شەقامە قەرباڵغەکان و هەندێک جار کە دەبیرێت پارە بە گەورە ساڵێک دەدەن. متمانە بە هەستەکان بکە، ئەگەر گومانی شتێکی هەڵەت کرد، ئەگەری زۆرە گومانەکەت ڕاست بێت. ئەگەر کەسێک لە ژێر مەترسی دەمودەست بوو، پەیوەندی بە پۆلیسەوە بکە، سەرنجەکانت بگەێنە بە نزیکترین بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تاوانە ڕێکخراوەکان ئەگەر بەردەست بوو، یان بە دوای ڕێکخراو ناحکومیەکان بگەڕێ کە دەتوانن ڕەوانەی لایەنێکی پێشکەشکردنی خزمەتگوزاری تایبەتمەندت بکەن. بازرگانیکردن بە مرۆڤ لەسەر بێدەنجی گەشە دەکات. باز لەم تاوانە بکە و ببە بەو چاو گوێیانەی بازرگانان لی دەترسن. هەموو ئامۆژگاریەک و هەموو کردەوەیەکی جوان کەسێک لە ئازادی نزیکتر دەکاتەوە. دەتوانین پێکەوە بازرگانیکردن بە مرۆڤ بنبڕ بکەین. سید خزمەتگوزاری گشتگیر پێشکەش دەکات بۆ پشتگیری ڕزگاربوانی بازرگانیکردن بە مرۆڤ لەوانە بەڕێوەبردنی کەیس، هاوکاری نەختینەیی تایبەتمەند، دەروندروستی، پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتی، خزمەتگوزاری یاسایی، خانەی داڵدەدانی تایبەتمەند، خزمەتگوزاری تێکەڵبوونەوە بە کۆمەلگا، خزمەتگوزاری گەڕانەوەی بە وڵاتی ڕەچەڵک. ئەگەر خۆت یان کەسێکی ناسیارت ڕوبەڕووی هەریەک لەوانەی سەرەوە بوونەتەوە، تکایە پەیوەندی بە سید بکەن بۆ وەرگرتنی ڕاوێژ و پشتگیری.